پێناچێت وا بە زوویی بارودۆخی شنگال و دەوروبەری سەقامگیری زیاتر بەخۆیەوە ببینێ و ژیانی خەڵک ئاسایی ببێتەوە، چونکە هێشتا لێکەوتەکانی دوای هێرشی تیرۆریستانی داعش و چۆڵکردنی بەردەوامە. کوردانی ئێزدی و خەڵکی ناوچەکە بەگشتی دەبنە قوربانی ڕۆڵ و فشاری دەرەکی و ڕێکنەکەوتنی لایەنەکان لەبارەی ئایندەی ناوچەکە، بە تایبەتی دوای ڕێکەوتنی ئەم دوایی نێوان هەرێم و بەغداد لەبارەی شنگال. دوای ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەبارەی شنگال و دەوروبەری، چارەنووسی ناوچەکە بەرەوکوێ دەڕوات لە ڕووەکانی سیاسی و یاسایی و دەستوری کێشەکانی ئەو ناوچەیە چۆن چارەسەر دەکرێن. ڕێکەوتنەکەی کە لە نێوان هەرێم و بە کەناوی لێنراوە ڕێکەوتی نێوان هەرێم و بەغداد زیاتر لە ڕێکەوتنێک دەچێت لە نێوان تورکیا و عێراق، ینی پێدەچێ ئەو ڕێکەوتنە یان لە ژێر فشاری تورکیادا بوو بێت یانیش فشارەکە لە ناو هەرێمی کوردستان و دەست پێ کرد بێ بۆی ئەو ڕێکەوتنە بکرێت، چونکە لە ماوەی کۆتایی 2019 هەتا ئێستا هێزێکی زۆری تورکیا جگە لەو هێزانی کە تەواجودیان هەبوو ناو خاکی عێراق داخل بوون و ئەو داخلبوونە ئیزافیەی کە هێزی تورکیا داخل بووە فشاری لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە، بە تایبەت لە زۆنی با بڵێن ئەوەی دەگوترێت زۆنی پارتی یان زۆنی زرد لە ئەو شەڕی لە هەفتانین بوو، پێدەچێت ئەو دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەت پارتی تۆزێک نیگەران بن بۆ هاتنەی هێزی تورکیا، بۆیە دانێ بەشێک لە کێشەکان چارەسەر بکەن. ئەوەی چێک لە خوێندنەوەکانەکە ئەوەی پەیوەندی بە شنگالەوەی چارەسەر بکەن بۆی ئەو فشار لەسەر خۆیان پەیوەندیدا ئەوەی پەیوەندی بە هێزانەوەی چارەسەر بێت. بۆیە خوێندنەوەی سەرەتایی بۆ ئەو ڕێکەوتنە ئەوەیە کە ڕێکەوتنەکە زیاتر لەسەر داوای تورکیا یان لەسەر لە بەرەنجامی فشاری تورکیاوە دروست بووە لەو ناو چێە. ئەو ڕێکەوتنە لە سەرتاکەیدا نووسراوە کە بۆ سەقامگیری ناوچەکە و بۆ ڕێخستنە و سەقامگیری و جیرانەوەی هدوء بۆ ناوچەکە کراوە لە کاتێکدا خۆ شنگال منطقەی متەنازعە، یانی ئەو ناوچەیە کە کێشەی لەسەرا ئەو ناوچە کێشە لەسەرەکان هەموویان گرفتیان هەیە، ینی تۆ لە شنگالەوە تەمەشا بکە هێدی وەرە بەرەو مەخمور داعشی لێ و شاخی قەرەچوخ داعشی لێ وەرە بۆ کەرکووک، هەم پارێزگار نەماوە و پارێزگاریی کورد نەماوە لەوێ و هێزێکی ئەمنی لە دەرەوەی کەرکووک هاتووە بۆ ئەو ناوچانە، هەتا خانەخین ئەو ناوچانە هەموو کێشەی لەسەراگە قرار بێ مەسەلەن جێڕانەوەی ئەمنیەت بۆ ناوچەیەکی دیاری کراو بێ پێویستە بۆ ناوچەکانی دیکەش بگەڕێتەوە. و لەو فەقرانی کە لە ڕێکەوتنەکەدا هاتووە، مەسەلەن هاتووە دانانی قایمقامێک بۆ سنجار یان شنگال و دەرکردنی ئەو هێزانەی کە ناقانونی لە ناو شارەکە و دامەزراندنی هێزێکی پۆلیسی لە ناوچەکە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، ئەوانەی کە لە ڕێکەوتنەکەدا هاتووە بڕگەکان تەماشا دەکەین زیاتر بۆ دەرکردنی یان نەهێشتنی ئەو گروپ و لایەنگرانی نزیک لە پەکەکەیە لە شنگال. ئەوەش هەردیسان ئەو گومانەمان لا دروستەکە یان ئەو خوێندنەوەی لەسەر دەکرێت کە زیاتر ڕێکەوتنەکە بۆ کەمکردنەوەی نفوزی ئەو گروپانەیە کە نزیکن لە پەکەکە لە ناو شنگال، ینی خلاصەی کەلام زیاتر بۆ دوورخستنەوەی هێزەکانی نزیک پەکەکەیە لە شنگال و لابردنی ئەو ینی ئەو تیشکەی کە لەسەر شنگال هەیە سەبارەت بە تەواجودی پەکەکە و ئیلا شتێکی دیکە نییە. مەسەلەی دامەزرانی قایمقامێک بۆ قەزای شنگال ئەوە پێویستی بە ڕێکەوتن نییە، چونکە ڕێکاری دەستوری و قانونی هەیە بۆ دامەزرانی بۆ دەستنیشانکردنی قایمقام و شنگال بۆ خۆی کەمترین گرفتی ئەمنی لێ هەبووە مقارنەتەن بە ناوچە ناکۆکەکان. ینی ئەگەر قرار بێ ڕێکەوتنێک بۆ ئیستیدبابی ئەمن و بۆ جێڕانەوەی ئەمنیەت و ئاسایش بێ، ئەوە لاوچەکە ئەسڵەن گرفتیشی ئەو تووتێدا نەبووە. ینی نەتیجە ئێمە دەگەین ئەو قەناعەتی کە ڕێکەوتنەکە زیاتر ڕێکەوتنێکە ینی پەیوەندی پۆڵاتایی دەوروبەر هەیە. من پێم وابێ سەرەتا لایانی دستوریەکە یاخود بڵێ لایەنە قانونیەکە کە دستور دایکی یاساکانە، ئەم یاسا لە مادەی 54 بڵێ لە قانونی ئیدارەی موقت لە
مادەی 140 جێگای گرتەوە کاتێک دستوری عێراق نافز بوو. زۆر جار لێرە و لەوێ لە پێکاتە شیعەکان بێ خۆ سوننەکان تا 2018 ئەو دروشمانە لەلایەن پەرلەمانتاراوانەی کە بە نەفەسی شۆڤێنی قسەیان نەکرد و زۆر جار بۆ بانگەشەی هەڵبژاردنیان بەکارێناوە کە گوایە مادەی 140 کۆتایی پێهاتووە. مادەی 130 ئەگەر هەڵە نەبم لە دستوری عێراق ئەڵێ هەموو ڕێنماییەک و هەموو یاسایەک بە یاسایەک ئیلغا ئەکرێت یاخود تعتیل ئەکرێت. لەبەرەوە من پێم وایە بۆ ئەو پەرلەمانتارانەی ئەوانەی کە بە نەفەسی شۆڤێنی قسە ئەکەن زۆر وازەحە دستوری عێراق پێم وایە ئێستاش پەرلەمانی عێراق هەردوێنێ لیژنەیەکی تعدیلی دستوریان پێکێناوە مادەی 140 لەوانە کە بێ حکوومەتی فیدراڵی کە سێ قۆناغا بیر لە جێبەجێکردنی بکات. هەڵبەتە شنگالیش یاخود ناوچە کوردستانیەکانی دەرەوە یان ناوچە جێناکۆکەکان بەشێکن لە مادەی 140 تا لە خانقینەوە تا شنگال. دیوە سیاسیەکە ئەمە لایەنە یاساییەکە چکە عبئە یاساییەکە یاخود جێبەجێکردنی ئەم دەقا یاساییە دستوریە کەوێتە سەر حکوومەتی فیدراڵی و هیچ تەقادومێکی تیانە تەقادومەوەی لایانی قانونی ئەگەر تۆ لە فترەیەکی زەمەنی بۆ نمونە کە مافی سکاڵات هەیە ئەگەر نەیکەی ئیتر بۆت نییە وەکو چۆن بڵێ ئەم مافە سقوتە بێ بەڵام مادەی دستوری وان پێم وایە دوورە لە مەفهومی تەقادومەوە لەبەر ئەوە ئەمە لایەنە دستوریەکە لایەنە سیاسەکەی وی بەڕێزت وتت کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی کردووە لەگەڵ حکوومەتی فیدراڵی ئەمە من پێم وایە دوو لایەنی هەیە. لایەنێک هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق وەکوەوەی کە ڕاگەیەنراوە لە مانگی 6 2021 ئەکرێ لێرەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی من پێم وایە وەکو چۆن بڵێیت سومعی سیاسی عێراق لە جێی خۆیانە بەڕێز کازمی ڕەنگە هەوڵیا بێت مەوزوعی پەنابەران بە تایبەت لە زوڵمی ئەوانە شنگال پێش ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە هەموو پەنابەرەکان بگەڕێنەوە بۆ شنگال. ئەمە دیوێکی کە حکوومەتی فیدراڵی وەکو چۆن بڵێ هەوڵ ئەیات کە لە پێش ئەنجامدانی هەڵبژاردن لە مانگی شەشە شتێک نەمێنێ بە ناوی پەنابەرانی بە تایبەت خوشک و برانی ئێزیدی بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ئەمە خواستێکی حکوومەتی فیدراڵیە بەڵام ئەوەی پێیوەست بێ بە هەرێمی کوردستان من پێم وایە ئەو ڕێکەوتنە نە دەستگایەکانی ڕاگەاندن ئەزانن ناوەڕۆکی چییە و نە چاودێرە سیاسیەکان و تەنانەت ئەوانەی کە یاساین ڕێکەوتنی سیاسی من پێم وایە بە تایبەت بۆ شنگال دوور بێ لە مادەی 140 و دوور بێ لە ژێر سەقفی چەتری دستورە من پێم وایە شکستێنێت. ڕەنگە لە ساڵحی پارتێکی سیاسی بێ لە هەرێمی کوردستان کە ئەبینین چۆن مانگانە نمونەیەکی بەسیتێنم بۆ نمونە ڕێکەوتنی سیاسی لەسەر پرسی بودجەی هەرێمی کوردستان ئەبینی مانگێکی تر کێشە ڕوویاو لەبەرەوە جیهەیەکی تەحکیمی نییە. یعنی من زۆر جار وتومە هەر لەو پرسەشە ئەگەر بودجەش لە ژێر سەقفی دستورە بکرێ ڕەنگە کێشە ڕوو نەیەتر بێتە کۆتاییێنانی کێشەکە بەڵام ڕێکەوتنی سیاسی کاتێک تۆ کێشە ڕوو ئایلانێک پەیوەست نابێ بە ڕێکەوتنی ئایا جیهەتی تەحکیمی کێ. لەبەرەوە من پێم وایە پارتێکی سیاسی دیاریکراو لە هەرێمی کوردستان و ئاشکراشە لە بەرژەوەندی خۆیان ئەو ڕێککەوتنە وەکو چۆن بڵێ تعبیەیەکی علامیشی کردووە گوایە ئەو ناوچانە ئاسایی ئەکرێ. خاڵی سێم ئەوەی لێرە گرنگە ئایا خوشک و برانی یەزیدی چی ئەخوازن خۆشیان بگرە ئاگادار نین لەو ڕێککەوتنە تۆ بیر بکەرەوە زیاتر لە 7 فەرمان یعنی بە زمانی کرمانجیە خۆتبادینی کە پێڵەن ئیبادەی جەماعی فەرمان کۆمەڵکوژی بەسەریان هاتوو. ئایا گرنتی زەمان چییە بە هەمان شێوەی داعش و میلیشیا تەواجودیان هەبێ جا لە ژێر سەقفی هەر ناوێکا بێ لە عێراقە جارێکی تر ئیبادەی. لەبەرەوە من پێم وایە خوشک و برانی یەزیدی باش لەوە تێگەیشتون گەڕانەوەیان بۆ شوێنی خوان بەبێ تەداخولێکی وەکو چۆن بڵێ فاکتەری نێودەوڵەتی بە تایبەت نەتەوەیە گرتووەکان کە گرنتیەکی نێودەوڵەتی نەبێ و بە تایبەت تریش لەلایەن وڵاتە زلهێزەکان ئەوان لەو باوەڕەدا نین کە جارێکی تر خوا نەخواستە بە هەمان شێوازی داعش فەرمانی وەکو چۆن بڵێ تا ئێستا 7 زیاتر لە 7 فەرمانێک یان کۆمەڵکوژیەکی تریان بەسەر نێت. ئەو ڕێکەوتنەی لەبارەی شنگال
لە نێوان هەرێم و بەغدا کراوە چەندین بڕگە لەخۆ دەگرێت کە مای لێوردبوونەوە و هەڵوەستە لەسەرکردنە ئاخۆ گرنگترین بڕگەکانی ئەو ڕێککەوتنە چین. ئەو ڕێککەوتنێکە لە شنگالدا کراوە هەندێک بڕگەی تێدا هەیە جێی سەرنجا بەخۆی شنگال لەبەرەوەی واقعی دوایی داعشە و داعش لەو ناوچەیە زۆر کاریگەری خراپی هەبوو باس لەوە دەکە کە هێزێکی هاو هێزێک پێک بهێنرێت بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیان 2500 کەسە تقریبن لە ناوڕۆکەی واتی دەگەن کە ئەو هێزی دروست دەکرێت بە تەنسیق لەگەڵ هەرێم مەبەستی لەوەی کە هێزێکی سیاسی دیاریکرا و لە هەرێمی کوردستان دەستی هەبێت لە دیاریکردنی بۆ دەستنیشانکردنی ئەو چەکدارانێک کە لە چوارچێوەی هێزادا بەشدار دەبن ئەمە ململانەی ناوخۆی شنگال قوڵتر دەکات و چونکە کۆمەڵک هێز و گروپی دیکەی لێ هەیە چەکدارن و ئاسان نییە دوورخستنەوەیان لە واقعی نوێی شنگال مەبەست واقعی دوای 2016ەیە ئەگەر ئەو هێزە لەوێ دروست بکرێ و دابمەزێنرێ بە دڵنیاییەوە بەریەکەوتن دروست دەبێت نێوان هێز و لایەنە سیاسیەکان و ئەو هێزانە ڕاستە بەشێکیان نزیکن لە کۆمەڵە گروپە نزیکن لە پەکەکە بەڵام لە هەمان کاتدا هێزی دیکەی ئێزدیکانیشن ینی ئەو هێزی حەیدەر شەشۆ لەوێ هەیە هێزی پاراستنی شنگال ئەوانیشن ینی چارەسەرکردنی ئەو ململانێ و ئەو بارگرژیانی کە لە دوای ئەو ڕێکەوتنەوە دروست دەبێت ئاسان نابێ ئەگەر بێت و بە وریایی و تەعامل لەگەڵ بکرێت بەڵام من بۆ خۆم پێم وایە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە ئەسڵەن زەحمەتە بۆ چونکە ئەو گروپانێک کە وەک باسم کرد ئەوەی کە نزیکن لە پەکەکە لە دوای ڕووداوەکانی شنگال هاتوون هێزگەلێکن ئێستا کە دەتوانین بڵێن ڕێخستنیان لەوێ دروست کردووە و بەشێکیان چەکدارن و چەکدارن چۆن هێزینا نظامی نین بە حیسابی عێراق بۆ پارە لە بەغدا وەردەگرن ینی وەکو حەشدی شعبی پارە وەردەگرن و چەند گروپێکن کە بەغدا هاوکاریان دەکات و لە هەمان کاتدا ئەو ناوچەیە بۆ خۆتان دەزانن ناوچەیەکە استراتیژێتی خۆی هەیە بۆ ئێران ینی هەم بوعدێکی ئیقلیمیش هەیە لە مەسەلەی شنگال ئەوی شەوەیە کە هێزەکانی کە نزیکن لە پەکەکە بەدڵنیایی و نزیکن لە ئێرانیش ئاسان نییە ئێران ئەو ناوچەیە بە ئاسانی یان جێ و پێ و قەدەمی خۆیەتی جێپێی خۆیەتی ئێستا بۆ ئێرانیەکان ئاسان نییە بە ینی تەسلیم بە تورکیای بکەن بە معنای ئەوەی کە هێزێک بێتە ئەو ناوچەیە نزیک بێت لە تورکیا و ئەو هێزانە دوور بخرێنەوە حتا ئێستا هیچ شتێک جێبەجێ نەبووە حتا ئەمڕۆ لێدوانێکی حەیدەر شەشۆ هەیە باس لەوە دەکات کە کەس داوای نەکردون ئەو هێزان ناو شنگال دوور بکەونەوە کە لە کاتێکدا لە ڕێکەوتنەکەدا وجودی هەیە مەسەلەی دوورخستنەوە و هێزان نقطەیەکی دیکە هەیە کە زۆر گرنگە لە دەوروبەری شنگال تەلعەفەر هەیە تەلعەفەر و چەند ناوچەیەکە کە شیعی لێیە عەرەبی شیعی لێیە و کوردی شیعشی لێ بالمناسبە ئەو گروپانە گروپە شیعەکان و حتا یەزیدیەکانی لە پەلاماردانەکانی لە 2016 کە داعش هات زۆر زەرەرمەند بوون گواستنەوەیان بۆ ناوچە شیعیەکان لە باشووری عێراق کاتێکی زۆر و زەحمەتێکی زۆری ویست و بۆ شیعەکان زەمانەت ئەوەیە کە شنگال بپارێزن و لەدەست هێزێک بێ ئەمینتر بێ بۆ ئەوەی کە ڕووداوێک لەسەر دەستی سوننەکان عەرەبی سوننە ڕوویدا یان هەر ڕووداویشی دیکەی سیاسی پەیوەندیار بە ململانی سیاسیەوە هەبوو بتوان خۆیان بگەینە شنگال یانی تەلعەفەر نزیکە لە شنگال دەکەوێت تا ڕۆژهەڵاتی شنگال نزیکە و ئاسانە بگەنە شنگال ڕێی شاخ شنگال بپەرنەوە بۆ بۆ ڕۆژئاوای کوردستان یان سووریا بۆیە شیعەکانیش بە ئاسانی دەستبەرداری شنگال نابن و ئەو هێزێکی ئێستا ناو شنگال هەیە کە بەو ناسراوکە نزیکن لە پەکەکە یانیش حتا حەیدەر شەشەوانە نزیکن لە شیعەکان نقطەیەکی دیکە هەیە مهمە ئەوژەوەیە شیعەکان لە خواروی عێراق بە تایبەت لە پارێزگای ینی ڕمادی لە ناوچەی ئەلبوو کەمال بەردەوام ئەمریکیەکان پەلاماریان دەن لە ئاسمانەوە بۆ دەیانێ پەڕنەوە بۆ سووریا بۆی بگەنە دیمەشق و ئەوە مەمەڕێکی گرنگە بۆ ئەوان ئەو مەمەڕ ئێستا خەتەری لەسەرە حتا لە مەمەڕی وەلیدیش یان لە دەروازەی وەلیدیش کە ئەویش هەردەکەوێتە باکووری ئەنبار ئەویش گرفتی هەیە بۆیە ئەوان بە دوای یان بە دەروازەیەکی بەدیلیان هەیە بۆ پەڕێنەوە بۆ ناو سووریا کە لە ڕێی شنگالەوەیە بۆیە حتا شیعەکانیش ئاسان نییە بۆ ئەوان یان نایانەوێت شنگال لەدەست بدەن وەکو دەروازەیەک بۆ ئەوی بتوانن هاتوچۆی لە نێوان سووریا و عێراقدا بکەن و ئەو پەیوەندیە بەردەوام پێ بدەن پرسیارەکە لە جێگای خۆیەتی ئێمە ئەگەر سەری ئەو فەرمانە یاخود ئەو تاوانە کۆمەڵکوژیە کە ڕێکخراوی تیرۆریستی داعش لە 2014 لە دژی خوشک و برایانی ئێزێدیان ئەنجامدا تا ئێستا
ئەتوانم بڵێم لە ڕووی یاساییشەوە دادگایەک پێک نەهێنراوە بۆ دادگاییکردنی سەرانی ڕێکخراوی تیرۆریستی داعش باشە دووش مۆزوعی قەرەبووکردنەوە یعنی ئەمە تاوانێکە ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی بە کۆمەڵکوژیە خودت ئیبادەی جەماعی دانەرێ خۆ دەبوو حکوومەتی فیدراالی قەرەبووی کە سوکاری قوربانیان بداتەوە یعنی بگرە بە هەزاران کۆچبەر کران بەداخەوە شەهید کران لەبەرەوە من پێم ئەوەی بەڕێزت پرسیارەکە ئەگەر من کە پسپۆڕی منیش لە یاسای نێودەوڵاتیە زۆربەی خوشک و برانی ئەزەدی لەوە تێگەیشتن و چارەسەری ڕەئی منیش ئەوەیە بەبێ دەرچوونی بڕیارێک لەلایەن نەتەوەیە گرتووەکان و لە ناو نەتەوەیە گرتوەکان ئەنجومەنی ئاسایش تایبەت بە شنگالەوە ئاسایی بوونەوەی ڕەوشی شنگال ڕەنگە قورس بێت چونکە بەداخەوە حکوومەتی فیدراالی ڕاستە تا ئێستا وەکو چۆن بڵێ کازمی ماوەی ساڵێکە لە دەسەڵاتە و هەڵبژاردنیش مانگی شش ئەنجام ئەدرێت ڕەنگە کازمی نەتوانێت چوارخۆڵی تریش ضامن بکات بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لایەن حزبێکی دیاریکراوە لە هەرێمی کوردستان زۆر جار مۆزوعی شنگال بۆ تعبیعی سیاسی خۆی بەکارهێنراوە ئەوەی کە بەڕێزت وتت یعنی من پێم وابوو ئەو حزبە نەدەبوو دوو جار شنگال چۆڵ بکات تازە شتەکە بوو بەڵام پێم وایە لە ڕووی یاساییەوە باسەکە ئەگەر خوشک و برایانی یەزیدی ئەوەی پرسیارەکەی بەڕێزت ڕاستە خۆ داعش تاوانەکەی ئەنجامدا ئەی کێ بوو خۆ بەپێ دستور ئەبێت دەوڵەت بەرپرسە لە پاراستنی هەرتاکێک سوپای عێراقی لەو بەرڕای کرد پێشمەرگە دوو جار چۆڵی کرد ناوچەی شنگال باشە خۆ ئەمەش بەشێکە لە تاوانەکە بەشێکە لە تەواو ئەنجامدان یان خۆت ڕێگا خۆشکەر بووە لە ئەنجامدانی ئەو تاوانە کۆمەڵکوژیە لەبەر ئەوە من پێم وایە لە ڕووی تایبەتمەندیەوە بەبێ دەرچوونی یاخود هێزی ئاشتی پارێز بێ من نازانم شنگال بکرێ بە پارێزگایەک کە وەکو چۆن بڵێ پارێزگایەکی تری عێراق هێزی نێودەوڵەتی لەوێەوە تەواجودی هەبێ کە جارێکی تر فەرمە ئەمانە هەمووی چارەسەر من پێم وایە چارەسەری سەرەکی لە ڕەوشی ئێستادا نە لە ناو عێراقە هەیە نە لە نێوان لە هەرێمی کوردستانی شابێ بەڵکو پێویستی بە بڕیارێکە لە نەتەوەیە گرتووەکانە و لە ناو نەتەوەیە گرتووەکان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە ڕووی یاسایی و دەستوری تەنانەت لە ڕووی کێشەی ئەمنی و سیاسی زۆر ناوچەی تری عێراق و کوردستان وەک شنگالن بگرە خراپتریشن بەڵام بۆچی ئەو ڕێکەوتنە لە نێوان هەرێم و بەغدا تەنها لەبارەی شنگال کراوە دەگەڕێنەوە سەر ئەو پرسیاری کە بۆچی تەنها لە شنگال ئەو کراوەخۆ ئەو شنگال بە تەنها منطقەی متەنازع نییە ئەوە شریتێکە لە دەستوری عێراقدا هاتووە لە مادەی 140 بەڕوونی هاتوو کە لە شنگال ڕادەست پێ دەکات تا دەگاتە جەلەولا یعنی خوارد جەلەولا کۆتایی پێدا ئەو ناوچانە تا ئێستا یەکلای نەبووتەوە مولکدارێتێکی بۆ هەرێمی کوردستان یان ئیدارێتی لە ڕووی ئیداریەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان یان بۆ بەغدا لە هەموو ئەو ناوچە ئەو شریتە گرفت هەیە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کەرکووک لە خواروی لە ڕۆژهەڵاتی کەرکووک لە منتخەکانی خواروو تا ئێستا داعش جمجۆڵ هەیە و هێزێکی بەناوی ئالاسپیەکان و لە ناو کەرکووک بە هەمان شێوە جمجۆڵێکی وازحی تیرۆریستان هەیە و لە مەخمور تیرۆریستان وجودیان هەیە و لە باشووری ڕۆژ ئاوای کەرکووک بە هەمان شێوە جمجۆڵی تیرۆریستان هەیە کەواتە هەر ئەو ناوچەیە نییە گرفتی داهێ بەعکسەوە لە شنگال تا ئێستا داعش جمجۆڵێکی ئەو تۆی نەبوو هەرچەندە لە مووسڵ هەیەیان بووە بۆیە ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی سیاسیە خۆی پرسیارەکەی بەڕێزت زۆر لە جێگای خۆیەتی هەمان قوربانیە ئێستا کەرکووکیش ئەیە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و ئەوەی کە بەڕێزت وتت پەکەکە زۆر جار ئەم حزبە پێی باشتر بووە کە حکوومەتی فیدراالی بێ یاخۆت دەوڵەتێکی تر ئەو ناوچەیە بگرێ وەک لەوەی کە بەدەست پارتێکی تری پارچەیەکی تری کوردستان بێ بۆچی من پەیوەستم کرد بە کەرکووک چەند جار لە دوای ڕێفراندۆمەکە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای گەڕانەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کرد ئەگەر ئەندامانی پارتی بهاتبان ڕەنگە پارێزگارێکی کورد بۆ کەرکووکدانە لەبەر ئەوە قسەکەی بەڕێزت ئەو پرسیارە زۆر لە جێگای خۆیەتی
بەداخەوە ڕەنگە پەیوەست بێت بە مێژوو یاخۆت فکری سیاسی و خەلفیەی بیرکردنەوەی سیاسی ئەو حزبە من پێم وایە ئەوەی بەشەکەی دووە من بەڕێزت ئەم بیرکردنەوە سیاسیە و ئاکا کە تەوافقی سیاسی لە نێوان حزبە سیاسیەکان دروست نەبێ و زۆر جار پارتی دموکراتی کوردستان لە هاوکەشە سیاسیەکان داوای پشکی شێری کردووە لە هەر بەدەستخێنانی هەر مەکسەبێک یاخود دەستکەوتێک لە ڕووی سیاسیەوە بەڵام ئەگەر بیر لە بەرژەوەندی وەکو چۆن بڵێ پرەنسیپی هاوڵاتی بوون بکات و بیر لەوە بکات بە تایبەت پێکاتەی خوشک و برایانی ئەزیدی بە درێژایی مێژوو زیاتر لە 7 تاوانی کۆمەڵکوژی من پێم وا بێت دوورکەوتنەوە لەو فکرە سیاسیە بەرتەسکە چارەسەری سەرەکی ئەبێت بۆ شنگال نەک لەوەی لێرە و لەوێ و لە دەستگایەکانی ڕاگەاندن تەنها شنگال بۆ دروشم و بەیانی دوو بەیانی هەڵبژاردن پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت ڕەنگە بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردن دوور نییە پارتی دیموکراتی کوردستان بەکاری بێنێت. ئەو هێزانەی لەو ناوچە دادەمەزرێنیان دەهێنرێن بۆ ئەو ناوچانە هێز عێراقین باڵای عێراقەوەدن هیچ هێز لە ڕێکەوتنەکەدا نەهاتوە هیچ هێزێک باڵای کوردستانەوە یان هێزێکی هاوبەش یعنی بە معنایەوەی کە هێزە هاوبەشەکە زۆرێک لە ڕسمیات وەربگرێ کە سەر بە هەرێمی کوردستانن یان موچە و معاش و ئاوامر لە هەرێمی کوردستان وەرگرن ئەو هێزی دروست دەکرێت هێزێکی عێراقیە بەڵام بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک هێز لەو ناوچەیە هەن ئاسان نییە دوورخستنەوەیان بۆ نمونە ئێزیدەکان بۆ خۆیان هێزیان هەیە کە ترسیان هەیەەوەی کە ینی ئەزمموی داعش دووبارە بێتەوە چۆن تۆ دەتوانانی ئەو هێزە دوور بخەیتەوە کە ئێزیدەکان بۆ خۆیان گومانیان لە حکوومەتی عێراق یانی چکە عێراق زاران لەوێ هەبوو و حکوومەتی هەرێمی ژۆڕاستی یان لە ئەزمەی داعش لە گرفتی هاتنی داعش هەم عێراق ئەو ناوچەیە بەجی هێشت نەیتوانانی بەرگر لەدا لە ئێزیدەکان کە هەم هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی لەوێ هەبوو نەیتوانانی بەرگر لە ئێزیدەکان کە بۆیە هێزی تایبەت بە خۆیان هەیە ینی هاوڵدن هاوکاری یارمەتی وەرگن لێرە و لەوێ هەرچەندە دەستێوەردانی سیاسی هەست پێ دەکرێت لە دروستکردنیشیان و ئەو هێزانەی کە نزیکشن لە کە گوایە نزیکن لە پەکەکە ئەوانیش بە هەمان شێوە ینی ئەوانیش هێزیان لە ناو قوڵایی خەڵکی شنگال هەیە ینی نەتیجە خەڵکی ناوچەکە قوربانی ململانەیەکی سیاسی ناوخۆی هەرێ عێراق و هەرێمی کوردستانن ینی ململانەیە کە پەیوەندی بە ناوخۆی عێراقەوەیە و لە لایەکی دیکە پەیوەندی بە ململانی ئیقلیمیشەوە هەیە و خەڵکی ناوچەکە ینی گرفتارن هەزاران هەزار کەسیان تا ئێستا کە لە کەمپەکانی زاخۆ دۆک ماونەتەوە خەڵکی ناوچەکانی سنوون ناو شنگال خواروی شنگال مثلەن سیبا شێخدرێ گەرعوزێر تەلبەنات و ئەو مجەماعەتانەی خوارەوە نەیانتوانی بگەڕێتەوە باشترین بەدیل بۆ ئەوەی هەرێم و بەغداگەر قرار ڕێککەون ینی سبغەیەکی تایبەت یان چی پێ دەگوترێت ڕێککەوتنیی تایبەت بە شنگال بکەن چونکە ناوچەیەکی کارە ساتبارە مەرگە ساتبارە دەتوانن بیر لە ئاودانی ناوچەکە بکەنەوە و خەڵکی ئەو ناوچەیە کە ناگەڕاوەوە لە کەمپەکان سەبەکەی ئەوەی کە ماڵ و حالن لێوێران بووە و بۆمب و تەقەمەنیش زۆر لە ناوچەکانیان بەجێماوە ناوچەیەکی بە تایبەت ناوچەکانی کە دەکەون ئەو پەڕی باشووری شنگال ناوچەیەک کە ینی ژیان تێدا زەحمەت بووە ئەگەر ئەوان دەیانەوێت مەسەڵەن قسە لەسەر ئاودانی ئەو ناوچێ بکەن ئاودانی بکەنەوە و حکومڕانی و بڕیاری خۆیان بدنە دەست خۆیان و لە ڕێی هەڵبژاردنێکەوە هەڵبژاردنێک لە شنگال بکرێ و خەڵکی ناوچەکە خۆیان بڕیار لەسەر چارنووسی خۆیان بدەن. ڕای خەڵکی شنگال و ناوچەکە بەگشتی لەبارەی ڕێکەوتنەکە چۆنە؟ بۆچی ڕایانوەر نەگیراوە؟ چ گرنتیەک هەیە بۆ ئەوەی بارودۆخی ناوچەکە بەرەو باشتر و سەقامگیری هەنگاو بنێت؟ بەدڵنیایە ئەوەی بەڕێزت وتت من پێم وایە پێش چەند ڕۆژێک بۆ ئەگەر هەفتەیەک نەبێ حکوومەتی فیدراڵی لە دەرکردنی ئەو بڕیارەی هەڵە بووە لەبەر ئەوە عنسوڕی وەکو چۆن بڵێ بە زۆر پێویستە بە زۆر ئەو کامپانەدا بخرن و خەڵکەکە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان تۆ کاتێک ئەبێ باس لە شنگال بکەی بەڕاستی ناوچەیەک وەکو شنگال کە بۆ قوربانی دەستی داعش لە سەتانەوەتی وێرانە لانە سیاسیەکان و یاخۆت لایەنە جێبەجێکردنی دستوری یاساش لێگەڕێ ئەم خەڵکە بێتەوە سەر ناوچەیە کە وێرانە بووە هیچ خزمەت گوزاریەکی تیانە لەبەرەوە من پێم وایە وێرانبوونی شنگال لە دوای شەڕی داعش ڕەنگە ئەمە ئاستەنگەیەکی گەورە بێت دووش
من سەرەتا ئاماژەم پێکرد خوشک و برایانی ئێزیدی بەداخەوە کە ئەو کۆمەڵکوژیە بە تایبەت لە داعش لە دژیان ئەنجامدا ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەوسا ئەو هێزانە لەکوێ بوون بۆ نەبوون بە فریات ڕاستیان لەبەرەوە خۆ حکوومەتی عێراقی بە چەندین لیوا و نازانم لە ڕووی ڕێخستنی سەربازیەوە لە سەردەمی نووری مالکی هەر ئەو ناوچەیە بەجێشت و لە ناوچەی مووسڵیشە هەر ئەو چەکەش بوون دوای ئەوە لە دژی بەداخەوە خوشک و برانی ئێزیدی بەکارە لەبەرەوە من پێم وایە ئەگەر حکوومەتی فدراڵی حکوومەتی هەرێم بیر لەوە بکەنەوە و باش بڕواننە هەر تاکێکی خوشک و برانی ئێزیدی باش لەوە تێگەیشتون کە بەبێ فاکتەرێکی نێودەوڵەتی ئاسایی بوونەوە ئەمە ڕەئی منیشە ئاسایی بوونەوەی ناوچەی شنگال زۆر قورسە با ئێمە لە ئەم دروشمانەی کە لە دەستگایەکانی ڕاگەاندن لێرە و لەوێ لایەن هەر حزبێکی دیاریکراوە ئاماژە ئەکرێت کە ئیتر مادەی 140 جێبەجێ بوو شتێک نەبووە بە ناوی تعریبە بگرە لە حزبێکی دیاریکراو کە لەو ناوچەیە دەسەڵاتدار بۆ خۆی بەرپرس بووە کە حزبێکی کوردی بووە دوو جار ئەو ناوچەیە بە بێت تەقاندنی فیشەکێک چۆڵ کرد و بگرە زۆر جاریش یەکەتی نیشتیمانی کوردستان بەوە تۆمەتبارەکات کە لە دوای ڕێفراندۆمەوە کەرکووک و لەبەرەوە من پێم وایە خەڵکی وەکو چۆن بڵێ خوشک و برایانی ئێزیدی زۆر لەوە هوشیارترن لەو دروشمانەی کە ئەو پارتە لە دەستگاکانی ڕاگەاندن و بگرە زۆر کەسایەتی سیاسیش بەداخەوە لە پۆستە سیاسیەکانیان ئاماژە بەوە ئەکەن کە گوایە ئێمە ڕێکەوتنێکمان کردووە باشە ئەگەر زۆر جار خۆ ئەوە نوێنەریان هەیە لە بەغا ئەگەر ئەمە بەشێک بێ لە جێبەجێکردنی مادەی 140 ئێخۆ زۆر جار دروشمیەوە بەرزەکەن کە ئەوان خاوەنی کوردستان ئێچی تێچێ بڕۆ لە خانقینیش جێبەجێکە بۆ دووس خوڕماتوس جێبەجێکە بۆ کەرکووکش لەبەرەوە من پێم وایە هاوکێشەیەکی نێودەوڵەتیە شنگال ئێمە ئەو خاڵەش گرینگە پەیوەستە بە مەساڵحی وەکو چۆن بڵێ لێرە تورکیا نیزاعاتی نێوان پەکەکە و تورکیا هەروەها سووریا هەروەها تۆ یعنی لە بیرت نەچێ ئێستا هێزەکانی ئەمریکا لە ڕۆژ ئاوای کوردستان تەواجودیان هەیە لەبەرەوە من پێم وایە خاڵێکی نێودەوڵەتیش لە معادلەی شنگال لە بەرچاو هیچ هەڵبژار ینی ئەو ڕێکەوتنەکە دیارە لە ڕێکەوتنێکە لە نێوان هەرێمی کوردستانیان بەشێک لە کاربەدەستانی هەرێمی کوردستان هەموو هەرێمی کوردستانیە بەشێک لە کاربەدەستانی هەرێمی کوردستان دیارە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتەکەی کازمی هەرچەندە ئەو ڕێکەوتنە قسەیەکە ڕێکەوتنێکی کۆنە نوێ کراوەتەوە خەڵکی ناوچەکە بڕۆ ناکەم بەشداریان کرد چونکە هیچ هەڵبژارنێک لە ناوچەکە نەبووە ئالیەت و میکانزمی نوێنەرایەتیکردنی خەڵک دیارە هەڵبژاردنە و ئەنجومەنی قەزایە و ئەوەی کە ڕوونە لە دەستور و لە قانون داهاتوە ئەوانە هیچی تا بەشدار نەبوون ڕێکەوتنێکی سیاسیە لە نێوان بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا پاڵنەرەکانی ڕێکەوتنی شنگال جۆرا و جۆرن بەڵام یەکێک لەو پاڵنەرانە کە جێگەی سەرنجە بوونی فشار و ڕۆڵی دەرەکیە فشارەکان چۆن مەترسیەک دروست دەکەن چۆن دەکرێت کار بکرێت بۆ ئەوەی بارودۆخێکی باشتر بێتە ئاراوە دەستێوەردانی دەرچی ینی شنگال چەندارێک ڕوبەڕووی بۆمباران بوویتەوە ینی لە ڕێی فرۆکەوە ینی بنکە بارگایی ئەو هێزانی ئەو گروپانی کە نزیکن لە پکە بردومان کراوە و ئەو ڕێکەوتنە بۆیە ئێمە گومانیەوە دەکەن کە لە ژێر فشاری تورکیا بووە بەهۆی ئەو بردومانانەوە کە لە ڕابردوو و ئەو داوە خواستانی تورکیا بۆ دەرکردنی ئەو هێزانە لە ناوچەکە و بوونی هێزێکی تورکیاش لە ناوچەکە ینی تورکیا هێزێکی دیاریکراوی لە باشیقا هەیە ینی تەواجودی ئەو گروپانی کە باسم کردن تقریبا مقابلی ئەو هێزی تورکیای لە ناوچەکە ئەگەر بێت و هێزەکانی تورکیا لە ناوچێ بکشێنەوە و هەڵبژاردنێکی باش لە ناوچەکە بکرێ ینی هەڵبژاردنێک کە خەڵکی ناوچەکە بتوان تێدا بەشدار بن ئەو کاتە من دڵنیام ئاسانە دانانی قایم و سەقامگیری ئەمنی لە ناوچەکە زۆر ئاسانە و ئێزدیکان بۆ خۆیان سەرپشک بکرین کە چۆن بژین و چۆن فەرمانبەر و ینی کاربەدەستانی حکومڕانی لەوێ حکومڕانی مەحەلی لەوێدا دەستنیشان بکەن و ینی گەرانتیەک زیاتر دەدەنە خۆیان چونکە ئەو ئەزمونەی بەسەر ئەواندا بە شنگالدا تێپەڕی مەسەلەی هاتنی داعش و پێش داعشش چەندین تەقینەوەی گەورە لە ناوچەکە بوو لە چەند لەو مجەمەعانێکە
هی ئێزیدیەکانەوە زۆر قرەباڵغە سەدان کەسی کوشت ئەگەر ئێزیدیەکان بۆ خۆیان دەسەڵاتیان بدرێت دەست و احتیمامیان پێ بدرێت من دڵنیام باشتر دەتوانن ئەمنیەتی ناوچەکە بپارێزن و خۆیان بپارێزن لە مەترسیەکانی کە لە ناوچەکە هەیە بە تایبەت لەلایەن گروپە تونڕەوە ئیسلامیەکان.